سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان، هێرشی میلیشیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر مەیدانێکی نەوتی پارێزگای هەولێر، لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران، وازیان گەیشتن بە زیاتر لە 1300 قوتابخانەبووی هێرشەکان بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. ڕۆژی چوارشەممە 2/1405 هەتاوی کەمپی سوورداش و یەکێک لە بارگاکانی پارتی ئازادی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە ئامانجگیراوە. بە پێی دوایین هەواڵەکان بارگایەکی پارتی ئازادی کوردستان بە چەندین دڕۆنی ئینتحاری بە ئامانجگیراوە و بەو هۆیەوە 5 پێشمەرگەی ئەو حیزبە بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراون. لە هەمان کاتدا کەمپی سوورداش و شوێنی مانەوەی بنەماڵەکانی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستانی ئێران لەلایەن سوپای پاسدارانەوە بە 2 موشک کراوەتە ئامانج. شایانی باسا کە بە پێی دوایین زانیاریەکان زیانێکی گیانی لە هێرشەکانی ڕژیم بۆ سەر کەمپی سوورداش بۆ ئەو حیزبە نەکەوتووە، بەڵام بەهۆی هێرشەکانەوە زیانێکی زۆری مادی بە شوێنی مانەوەی بنەماڵەکان کەوتووە. هێرشی میلیشیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر مەیدانێکی نەوتی پارێزگای هەولێر. بە پێی دوایین هەواڵەکان میلیشیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی مەیدانێکی نەوتی سەر بە پارێزگای هەولێر بە چەندین موشک کراوەتە ئامانج. بۆ وتەی سەرچاوە ئاگادارەکان، چالاکیەکانی ئەو مەیدانە نەوتیە پاش هێرشەکە بە تەواوەتی ڕاوەستاوە و کرێکاران ڕەوانەی شوێنەکەی ئەمن کراون. شایانی باسە کە لە کاتی دەستپێکردنی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، بەردەوام ژێرخانەکانی هەرێمی کوردستان لەلایەن سوپای پاسداران و میلیشیاکان لە عێراق کراونەتە ئامانج و بەو هۆیەوە زیانێکی زۆریان بەرکەوتووە. لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەیانی ڕۆژی چوارشەممە 2/1405 هەتاوی بەندکراوێکی سیاسی ڕاگیراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارەدرا. بە پێی هەواڵی گەیشتوو ئەو هاوڵاتیە بە ناوی مێهدی فەرید لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیەکانی ڕژیمی ئیسرائیل حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسا کە ئەو چالاکوانە لە سەرەتای دەست بەسەرکرانیەوە لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی و دەستڕاگەیشتن بە پارێزەری سربەخۆ بێبەشکرا بوو. درێژەی پچڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. بە پێی راپۆرتەکان، هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی سەرەڕای هەموو ناڕەزایەتی نێودەوڵەتیەکان هێشتا داخراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بۆ ماوەی زیاتر لە 54 ڕۆژە لە سەرتاسەری ئێران بە تەواوەتی داخراوە و هاوڵاتیان لە مافی بێبەش کراون. لە هەمان کاتدا بۆ وتەی سەرچاوە ئاگادارەکان، سەرەڕای زیانی زۆری مادی هاوڵاتیان و لە ناوچوونی دەیان پیشە لە ئێران تەنانەت ڕێگری لە بڵاوبوونەوەی هەواڵی جەنایەتەکانی کۆماری ئیسلامی و گوشاری ئەمنی بۆ سەر چالاکوان دەردەکرێت و ئەمەش بۆتە هۆی نیگەرانی کۆمەڵگەی نێودەوڵەتی. شایانی باسا کە لەلایەن حکوومەتەوە بۆ لایەنگرانی ڕژیم خەتی سپی دابینکراوە و لە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێتی سنووردار ناگرێنەوە. ئەمەش بۆتە هۆی ناڕەزایەتێکی زۆر لە نێو کۆمەڵگەدا. زیانگەیشتن بە زیاتر لە 1300 قوتابخانەبووی هێرشەکان بۆ سەر پێگەکانی کۆماری ئیسلامی. بە پێی ئامارە فەرمیەکان، تاکو و ئێستا و لە ئەنجامی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لانیکەم 1300 قوتابخانە زیانیان بەرکەوتووە. بە پێی دوایین زانیاریەکان، لە ئەنجامی هێرشەکاندا زیاتر لە 20 قوتابخانە بە تەواوەتی ڕووخاون و زیانێکی زۆریش بە خانووەکانی دەوروبەری گەیشتووە. شایانی باسە کە لە ڕەوتی هێرشەکاندا هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی پاراستنی خۆیان لە قوتابخانەکان و شوێنە گشتیەکان نەجێبکرابوون و ئەمەش بۆتە هۆی گەیشتنی زیانێکی زۆری مادی و گیانی بە هاوڵاتیانی مەدەنی. دەست بە سەرداگرتنی 2 کەشتی بازرگانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە.
بە پێی دوایین هەواڵەکان دوو کەشتی بازرگانی لەلایەن هێزەکانی دەریای سوپای پاسدارانی ڕژیمەوە دەستی بەسەردا گیراوە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە بەرپرسانی سوپای پاسداران ڕایانگەیاندووە کە لە دوو کەشتی یاساکانی ڕژیمی کۆماری ئیسلامیان پێشیر کردووە و بە هۆکارێکی نادیا ڕەوانەی کە ناراوەکانی ئێران کراون. شایانی باسە کە هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکەدا لە ڕۆژانی ڕابردوودا چەندین کەشتی بازرگانی کە ویستویان لە گەروی هۆرمۆز تێپەڕ بن لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە هێرش کراوەتە سەریان. کۆتایی هاتنی هاوکاری ئەمنی لە نێوان وڵاتانی ئەمریکا و عێراق. بە پێی دوایین هەواڵەکان ئەمریکا و هاوکاری ئەمنیەکانی لەگەڵ حکوومەتی فیدراڵی عێراق کۆتایی پێهێنا و تەنانەت 500 میلیۆن دۆلاری ئەو وڵاتەی بلۆک کردووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە وەزارەتی دارایی ئەمریکا بە مەبەستی ناچارکردنی حکوومەتی عێراق بۆ هەڵوەشانەوە و بەرەنگاربوونەوەی میلیشیاکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە عێراق ئەم هەنگاوەی هەڵگرتووە بەرپرسانی ئەمریکا جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە لە ئەگەری درێژەی هاوکاری حکوومەتی عێراق لەگەڵ میلیشیاکانی کۆماری ئیسلامی چەندین سزای نوێ بەسەریاندا دەسەپێنرێت. لە هەمان کاتدا بودجەی ڕوبەڕووبوونەوەی گروپە تیرۆریستیەکان لە عێراق و ڕاهێنانی هێزەکانی و هەروەها پشتیوانی سەربازی لەلایەن ئەمریکاوە تا کاتی بەردەوامی هێرشەکانی میلیشیاکانی سەر بە ڕژیم بۆ سەرپێگەکانی ئەمریکا لە عێراق ڕاگیراوە. هوشداری حوسیەکانی یەمەن بە ئەمریکا و هاوپەیمانانی لە ناوچەکە. ڕۆژی ڕابردوو سەرۆکی حوسیەکانی یەمەن ڕایانگەیاند کە هاوکات لەگەڵ کۆتایی هاتنی ئاگربەستی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی هێرشەکانیان دەست پێ دەکاتەوە. بە پێی هەواڵی گەیشتوو عەبدولمەلیک حوسی سەرۆکی حوسنیەکانی یەمەن ئاماژەی بەوە کردووە کە ئاگربەستی نێوان ڕژیمی کۆماری ئیسلامی و ئەمریکا ئەگەریەیە لە داهاتوویەکی نزیکدا کۆتایی پێبهێنرێت و ئەمەش دەبێتە هۆی دەستپێکردنی هێرشەکان بۆ سەرپێگاکانی ئەمریکا و هاوپەیمانان لە ناوچەکە. هەروەها ناوبراو جەختی لەسەر ئەوە کردوێتەوە کە هێزەکانی بۆ شەڕ ئامادەن و ئەگەر ئەمریکا بگەڕێتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی سەربازی حوسنیەکانیش بە شێوەیەکی بەرفراوە لە بارەکانی پێشەوە بەشداری دەکەن. دوایین هەواڵ ئامادەکاری هێزەکانی ئەمریکا بۆ دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیاند کە ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنەوەی شەڕ لەگەڵ کۆماری ئیسلامی دەستیان پێکردو و هێزەکانیان لە ئامادەباشی تەواودان. ڕۆژی ڕابردوو فەرماندەی گشتی سنتکام لە گرتە ویدیۆیەکی تاوانی سەربازی هێزەکانی ئەمریکادا ڕایگەیاند کە ئەرتشی ئەمریکا بۆ ئەوەی خۆی لەگەڵ بارودۆخی شەڕدا بگونجێنێت لە کاتی ئاگربەسدا خەریکی دووبارە تەیارکردنەوە و ڕێخستنی تاکتیک و نوێکردنەوەی کەرەستەی سەربازی بووە. هەروەها دەریاوانە برات کۆپەر فەرماندەی گشتی هێزەکانی ئەمریکا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە لە ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ هێزەکانی ئەمریکا بۆ پەڕی باوەڕەوە پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئامانج دەگرن و هێرشەکانیان چڕتر دەبێتەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانمان پێشکەشکردن. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.